لا ڕێو ڕسمێکدا تەرمی عەتا محەممەد حاجی مەحموود لە گوڵەخانەی دەڤەری شارەزور بە خاک سپێدرا کە دوێنێ لە کۆنتڕۆڵکردنەوەی گوندی تلوەردا شەهید بوو. سکرتێری گشتی حزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان لە ڕێوڕسمی بە خاک سپاردنی کوڕەکەی داوتی هێزەکانی پێشمەرگە ڕێگە نادەن یەک بست لە خاکی کوردستان لە دەستی داعشدا ببێت. پێشمەرگە لە پارێزگاری خاکی کوردستاندا بەردەوام دەبن. ئەو ڕایگەیاند ناوچە داگیرکراوەکانی کوردستان بەبێ ڕژانی خوێنی شەهیدانی کوردستان ڕزگار نابن. کوڕەکەی خۆشی وەک یەکێک لەو شەهیدانە ناودەبات کە لە پێناو ئامانجێکی ڕەوادا شەهید بوون. لە گوندی گوڵەخانەی دەڤەری شارەزور سەدان کەس لەژێر لێزمەی بارانێکی بەهێزدا چاوەڕوانی تەرمی کوڕەگەورەکەی سکرتێری حەزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان دەکەن. عەتا محەممەد حاجی مەحموود کە لە ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش شەهید بوو. ناحەزانی ئێمە دوژمنانی گەلەکەمان زۆر محاولەیان کردووە جیاوازی و تەفرەقە بخەنە نێوڕێی میلەتەکەمان هەموو شتێکیان ئیستیقلال کردووە. پێش ئێستا ئەوەیان باز دەکرد کە گوایە بەرپرسەکان یاخود سەرکردەکان بەشداری ناکەن لە شەڕ فەرم و ئەو شەهیدبوونی کاک عەتا هەمووەکو ئەندامێکی سەرکردایەتی حزبەکەی خۆی هەمووەکو پێشمەرگەیەک هەمووەکو کوڕی ئینسانێکی تێکۆشەر و سکرتێری حزبێک ئیمڕۆکە شەهید بووە. محەممەدی حاجی مەحموود هەرچەندە دەڵێ لە ژیانی پێشمەرگایەتیدا سەدان پێشمەرگە لە تەنیشتیەوە شەهید بوون، بەڵام ئەوەی ڕۆژی 26 یانزە لە تەنیشتیەوە بە گولە پێکدا کوڕەکەی خۆی بۆیە عەتاش هەر هەمان یەکێکە لەو هەمان پێشمەرگانەی کە لە سەنگەرەکانی بەرگریدا یانی خۆی بەخت کردووە. ئێمە وعدێکە و داوامانە بە میلەتەکەمان پێش 38 ساڵ پێشیستا لە پێناوی گەل و نیشتمانەکەماندا تەنها بەرژەوەندی میلەتەکەمان خاک و نیشتمانەکەمان بپارێزین. ڕۆژێکی باراناوی و سارد، بەڵام گریانی ناخی کڵپەسەندوی دایک و خوشکەکان گەرم. جەنگ بەردەوامە و داهاتووی لە کەسەوە دیار نییە. سەرکردەکانی کورد هێشتا باس لە وەرگرتنەوەی دوابستی خاکە داگیرکراوەکەیان دەکەن. کاکە عەتا تۆ تەلەبە بووی، بەڵام لە شەهادەکەت بەرزتر شەهادەت بەدەستێنا، بەڕاستی شەهیدیت. عەتا محەممەد حاجی مەحموود تەمەنی 36 ساڵە و خوێندکاری قۆناغی سێیەمی کۆلێژی بەڕێوەبردننی کارە لە زانکۆی جیهان، هاوکات ئەندامی سەرکردایەتی حەزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان. لەوەتەی باوکی سەرکردایەتی یەکێک لە میحوەرەکانی پێسپێدراوە لە کەرکووک ڕووی کردوێتە بەرەکانی جەنگ. نەوزاد مەحموود ڕووداو